لە هۆڵی ساڵح عەلی لە شاری سلێمانی بە ئامادەبوونی کەمال نووری بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوای سلێمانی و ژمارەیەک لە سەرپەرشتیارانی پەروەردەی وەرزش لێکەی سەرپەرشتی و زۆری پەروەردەی ڕۆژاوا بە هەماهەنگی لەگەڵ چالاکی وەشودی دەوانی خولێکی سێ ڕۆژیان بۆ مامۆستایانی پەروەردەی وەرزشی هەفتا قوتابخانەی پەروەردەی ڕۆژاوا کردەوە. مەبەست لەکردنەوەی خولەکە بۆ زیادکردنی زانیاری و بەهێزکردن و بیر و ڕاگۆڕینەوەی تایبەت بەوانەی پەروەردەی وەرزش بوو لە قوتابخانە بنەڕەتیەکاندا. لە سەرەتای خولەکەدا مامۆستا کەمال نووری پژگیری خۆی بۆ مامۆستایان دووپات کردەوە و داوای لێکردن بە باشی بەشداری خولەکە بکەن و هەوڵی زیاتر بدەن بۆ پەرەو پێشچوونی وانەی وەرزش لە قوتابخانەکاندا. ئەم پرۆژانە ئەم جۆرە خولانە سێ بەهێگرنی تیا بەڕێی منی چەند بیرۆکەی پرۆژەکە یا خولەکە بە تایبەتی لەسەر وەرزش زۆر گرنگە بەلای ئێمە مخۆشمە وەرزشکارە زۆر بەبایەق وەرم گرتووە. دووهەمیشان بەرنامە پرۆگرامەکە کە دیمە پێویستە ئێستا مامۆستایانی وەرزش بە تایبەتی بە شێوەیەکیوە زۆر خولی وا ببینن تاکو زیاتر قاڵ بن و زیاتر دەوڵەمەند بن و زانیاریەکان وا لێ بتوانێت بیگەێنەوە خوێندکار بە شێوەیەکی باشتر گۆڕانکاریان تیا بگەن لە خوێندکارەکانە. سێمیشان بەهایەکی بەرزی تری تیا ئەوەیە کە ئەم بەڕێزانەی هەموو لێرن لە مامۆستای خولەکە و تاکو لە بەشدار بوون هەمووی بەبێ بەرامبەر هاتوون واتە خۆبەخشان هاتوون. ئەم سێ بەهای لای ئێمە زۆر گرنگە. تەنانەت ئەم سیمینار ئەم پرۆژە یاخود ئەم خولەکە کراوەتەوە بۆ 3 ڕۆژ مامۆستاکان زۆر سوودی لێبین. دواتر هەر یەکە لە سەرپەرشتیاران لەیلا محەممەد و زانا قادر بە تەلەڤیزۆنی پەروەردەیان ڕاگەیاند بێگومان ئەم خولە گرنگیەکی زۆری هەیە چونکە ئەمە معاناتی مامۆستانی پەروەردەی وەرزشیە کە بەردەوام داواکەن کە خولیان بۆ بکرێتەوە زانیاری زیاتریان بدرێتەوە شتی تازیان لە بواری پەروەردەی وەرزشی پێ بدێت. ئەم بیرۆکەی سەرپەرشتیارانی پەروەردەی وەرزشی ڕۆژئاوایە کە ئێمە بیرمان کردەوە کە تازەترین زانیاری و معلومات بین بە مامۆستایانی خۆمان لە بواری پەروەردەی وەرزشی و مامۆستایانیش هەم بە ئەمر دێن هەم بە خۆشیش دێن چکە بە کتابی فەرمی بە ڕەسمی داواکراون و هەم بۆ خۆشیان خۆیان داوایان کردو بۆیە من پێم وایە ئامادەبوونەکان لە شوێنی خۆی بێ و بە شوێکی گرون جاوابێ. بێگومان کردنەوەی خول یەکێکە لە پێویستیەکانی مامۆستایان بە تایبەتی مامۆستایانی وەرزش کە تازەکردنەوە و نوێکردنەوەی زانیاریەکانە لەسەر و بابەتانی کە ئێڵێنەوە. لەبەرەوە زۆر پێویستە مامۆستایانی وەرزش ساڵانە و لەگەڵ گۆڕانکاری لە هەر بوارێکە لە بوارەکانی وەرزشە لە یاساکانە لە هەر بابەتێکی وەرزشا بێ ئەو زانیاریانان لە ڕێگەی خولەکانەوە بۆ نوێ بکرێتەوە. جێی ئاماژەیە خولەکە بە هەردوو شێوازی توێری و پراکتیکی دەبێت و نۆ مامۆستای زانکۆ پەیمانگاکان وانەکانی خولەکە دەڵێنەوە. هەروها لە ڕێی داتاشۆ نوێترین شێوازی وتنەوەی وانەی وەرزش بۆ مامۆستایان پێشکەش دەکرێت و وانەکانی خولەکەش زۆربەی یارێ زۆرەکان لەخۆ دەگرێت و هەروها لە خولەکەشدا دەبێت مامۆستایانی وەرزش بە کەلوپەلی وەرزشیەوە ئامادەی خولەکە بن.